ئەمڕۆ دکتۆر دێرەم لەگەڵا کە پسپۆری نەخۆشیەکانی چاو و پسپۆری نەشتەگەری چاویشە بێگومان باسی چاوکزبوونەکەین باسی ڕێگە چارەنوەکانەکەین. دکتۆر بەخێر بیت، چاو بۆ کزەبێ بۆچی هەندێک کەس زوو چاوی کزەبێ، هەندێکیش ماشاءڵڵا لە تەمەنێکی گەورە شایشتا بەبێت چاویت کرد؟ سپاس باینتان باش. وڵایی چاوکزی هۆکاری زۆرە، هەر لە هۆکاری بۆ ماوە تا هۆکاری نەخۆشیەکانی تر ئەگەر پیاە بڕێن هۆکارەکان زۆرە. چی زۆر باوە؟ خۆی زۆربەی چاوکزی عینەکەەوە بڵێن لە مناڵیەوە دەرەکەوێ یان لە گەنجەتیەوە دەرەکەوێ، ئەوەی کەوا زیاتر پەیوەندی بە هۆکاری بۆ ماوە هەیە یان هۆکاری چۆنەتی دروستبوونی چاوەکانەوە هەیە. زۆر کات خەڵک لەمان پرسێ مناڵی من بۆ چاوی کزە، بۆچی یەکی تر چاوی کز نییە؟ یان پرسێ مەسەن گەنجێک دکتۆر چاوی من بۆچی کز بوو، بۆچی یەکی تر چاوی کز نییە؟ ئەگە بێتە سەرڕاستی وەڵامەکە زۆر ڕوون نییە کە ئاڵێن هۆکاری بۆ ماوە توانین بینە سەر ئەوەی کەوا چاوەکە چۆن دروست بووە، بە پێی قەبارەی چاوەکە، بە پێی شێوازی دروست بوونی گلێنە، ئەم گلێنەیە قۆقزە، ئەم گلێنەیە تەختە، قەبارەی چاوەکە لە قەبارەیەکی ئاساییە یان لە قەبارەیەکی گەورەیان بچووکە. کۆی ئەمانە بە هەموویەوە چاوکزی دروستەکەیان دروستی ناکە. ئەمێنە سەر ئەوەی کەوا بۆچی ئەم بەم شێوازەیە زۆر جار بڵێن خواوای دروست کردین کەوا هۆکاری بۆ ماوەی زۆرە، بەدەست کەس نییە، بەدەست کەس نییە زۆربەی کاتەکان. بەڵێ باشە. بگومانە من بە بینەرانی خۆشەویست بڵێم لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسادەوە توان پرسیارەکانتان بنووسن بۆی ڕاستەخۆ وەڵامتان بۆ وەرگرم. دکتۆر بۆچی هەندێک مناڵ کە تووشی حاڵەتی چاوکزیە بن پیان ئەوترێ ئیترە بێ هەموو تەمەن چاویلکیان لە چاوە بێت، بگومان شتێکی قورسیشە بۆ دایکان و باوکان؟ وایە خۆی ئێمە تەمەنێک کە زۆر گرنگە پێوتە تەمەنی گەشەی بینین، با بڵێن 10 ساڵ یەکەم گەشەی بینین دروستە بێ کە عینەک لەم تەمەنە ئەنووسرێ بۆ مناڵ. گرنگە مناڵ عینەکی لە چاوکە بۆ ئەوەی تەمەڵی چاو دروست نەبێ. تەمەڵی چاو کێشەیەکە گەر ئێمە لە مناڵیە فریای نەکەوین ئەو چاوە بە تەمەڵی ئەمێنێتەوە لە گەورەبوونی چارەسەری نییە. یەکەم دوازەم دوای پرسیارەکە دوای ئێمە جارێکە بۆ مناڵ عینەکە نووسین زۆر جار لەبەرەوەیەکەوە بێژگەلەوەیکەوە پێویستی چارگەکە هەیە بۆ بینین، پێویستی پێێتی بۆەوەیکەوە چاوەکە تەمەڵ نەبێ. اینجا ئەگەر باسی نزیک بینی بکەین جۆرێکی چاوکزی ئەوە ئەمێنێتەوە تاکو بڵین 18 ساڵی. جۆرێکی تریان ئەگەر هەیە مەسەلەن دوای ماوەیە باشتر بێ، مەسەنەوەیان زیاتر دووربینیە لە مناڵە، لەوانەیە دوای فترەیتر پێویستی بە عینەک نەبێ. بەس زۆر ڕاستە زۆر جار کزیەکانی چاو لە مناڵەکە دەرئەکەوێ ئەمێنێتەوە تاکو بڵین تەمەنێکی گەورەیە. ئەمەش زۆر ڕاستە زۆر جار نەخۆش مەسەلەن کە 6 مانگ جارێ ساڵی جارێ بۆ لاو دایک و باوکەکەڵێ دکتۆرەی چاوی مناڵەکەم چاک نەبووی من بۆچی ئەمەم سەردانانەکەم. ئەو وەختە تێگەێنێم شتە مەسەلەن ئەم جۆری چاوکزی مناڵەکەی تۆ لەو جۆرەیەکەوە ئەمێنێتەوە تا 18 ساڵی تر دوای 18 ساڵی چارەسەری تر هەیە. مناڵەکەیەوە بینێت، مناڵە لە دایکبوونەوە بینێت، بەڵام 6 نابینێت. باشە. چۆن بزانین مناڵێک چاوی کزە لە ساوای و بەرەوژۆر؟ خۆی لێرا تۆزیان دەجار قورسە، بەڵام خۆی کە مناڵ لە دایکە بێ باشترین شت ئەوەیە هەر لە پزیشکی مناڵانەوە بەم جیازێکەوە جەنابتان لەوانە شارەزا بم کە ئێمە پێڵێن جیازەکە سێری بەشی دوای چاوەکەین سێرە بکەین بزانین ئەگەری ئاویسپی هەیە لە مناڵەیان نییە. ئێمە زیاتر کە باسی لە دایک بوونەکەین باسی ئەوەکەین ئایا نەخۆشێکی زگماکییان نییە. خۆی چۆن هەستی پێەکەی ئەگەر دایک و باوک هەستیان کرد مناڵەکە مەسەلەن گەشە و بڵێن تەفاعلیان نازان بە کوردی بڵێم ئەوەی کەوا لەگەڵ دەور و پشتەکەیە تێکەڵبوون و کاردانەوەی نەبێت ئەوە تۆزێ هۆکارێکەوە ئەمە لە بکەکەوە لەوانەیە هەستکەین ئەمە باسی مناڵی بچووکەکەین کێشەیەگە بێ. یان ئەگەر مەسەلەن زوو بینیمە مناڵەکەمان چاوێکی خێلە لە تەمەنێکی زوێ ئەوە لەوانەیە نیشانی ئەوە بکەوا کێشەیەگە بێ. یان مناڵەکە مەسەلەن زۆر جار لە شت نزیک ئەبێتەوە، یعنی لەوانەیە هەچنە نزیک بوونەوە لە شت نامێ لێرە بڵێم مانای چاوکزیە، چونکە زۆر جار مناڵ بۆچی لە شت نزیکە بێتوان لە ئامر نزیکە بێت لە بەری سەرنجی ڕاکێشە شرنیە و نیشانی سەر چاوکزی بێ. ئەگەر یەکێ لەمانە یا مەسەلەن چاوێکی زۆر داخا بۆ نمونەیان ئەوە لەوانەیە نیشانی چاوکزی بێ. بەس ئەگەر ئەمانەش نەبوو خۆ دای من نەسیحەتێکی ئەڵێن لە 4 ساڵیە ئەبێ فەحسی چاوی هەموو مناڵێ بکرێ بۆ دڵنیابوون لە 4 ساڵیە. با بێنە سەر پرسیاری بینەران. پرسیارە کراوە ئەڵێ چۆن بزانم چاوم کزە چکە ماوەیە کە دیێڕەکان لەبەر چاوم تێکەڵە بێ لە کاتی خوێنەوەیە.
بەڵێ ئەوە جۆرێکە لە چاوکزی کە لە دوای تەمەنی 40 ساڵی و بە تایبەتی ڕۆیا 45 ساڵی بڵین نزیک بینینمان تێکە چیە کە تو خۆت هەست کرد کەەوە دیێرەکان تێکەڵە بێ و نیشانەی چاوکزیە ئەم لاولای ناوێت ئەم لاولای ناپشکین کە مەسەن بەس جارێکی مەسەن بۆ دووریش لەوانێت تۆ گەشتەکانە بە لێڵ بینی و زانی شتەکان مەسەن تەلەڤیزیۆنەکە بۆ ناخوێنێتەوە لەوانێ نیشانی چاوکزی بێت. پرسیارێشترەڵێ زۆر چاو مەخورێت ئەمە هۆکارە بۆی کە بڵم چاوم کزە یان نیشانەیەکە بۆ چاوکزی مەرج نییە زۆربەی چاوخورانەکان یان پەیوەندیان بە وشکی چاوە هەیە یان پەیوەندیان بە جۆرێکی لە حساسیەتی چاوە هەیە ینی خوران خۆی تەنا خودی خوران خۆی زۆر مەرج عیلاقی بینە زۆربەی کار عیلاقی بە وشکی چاوە هەیە. باشە دکتۆر چاوکزی و ڕەنگکوێری پەیوەندیان هەیە خو جیاوازیان چێ؟ ئیسە من باسی چاوکزی ماگە ئەمە چاوکزی باسی تا ئیسە زیاتر باسی هەندێک چاوکزی ماگە خەڵک تۆ پێویست عینەک لە چاوکەوە ئەمە ینی بە عیلاقی بە کۆریۆ نیە نە ئینسان کوێرە بە لە بەری چاوی کز و عینێکی لە چاوکەنە تووشی کێشابێ بەڵام ئەگە بینە سەر چاوکزی بەهۆی نەخۆشیەوە وانە ئەو نەخۆشیانی کە چاوکزی دروستەنگی ترەوە نەخۆشەکان زۆرن لە ئاوی سپیەوە لە ئاوی ڕەشەوە بۆ نمونە نەخۆشەکانی شەکرەکە کاریگەری لەسەر تۆڕی چاوەیە ئەو نەخۆشیانێکەوە چاوکزی دروستەکە ئەگەر مەسەلەن ئەمە بڵین چاوکزی نەخۆشی چاوکزیەک ناکە هاتو تەنها پێویستە بە چاوێرکەیەکەیە چاوکزی نەخۆشی ئەوە جیاوازەگە تۆ مەسەلەن هەر زۆر ئیهمالیکەیت و چارەسەری نەکەی ئەوە لەوانەیە بێتەوەی لە دەستزانی بینین. ئەی ڕەنگکوێری چییە؟ ڕەنگکوێری نەخۆشیێکی زگماکیە خانەکانی تۆڕی چاوە هەندێ بڵین ناساغیتیا هەیە کە ڕەنگەکان جیان ناکەنەوە بە تەواوەتی بە تایبەتی ئەمە لە پیاوانە هەیە لە کچانە زۆر کەمە مۆزەی ڕەنگکێری زۆر باوترین جۆی ڕەنگکوێری ژەوێت لە بینی سەوز و سوورە ڕەنگەکان جیان ناکەنەوە مەسا ئەو سەوز و سووری کە خەڵکی ئاسایی بینن ئەوان بە شێوازێکی تری بینن ئەمە زگماکیە وی چینێکی نییە هیچ چارەسەرێکی نییە بەس خەتەریش نییە. واتە کەسێک ڕەنگکوێر بێت چارەسەری نییە کەسێ ڕەنگکوێر بە چارەسەری نیە بە دوای چارەسەران نەگەڕێ. باش کاریگەری خواردن لەسەر چاوکزی شتێکی زۆر ڕوون هەیە لەسەر ئەو بابەتە شتێکی ڕوونیە خواردن بە شێواتێک گشتی ئەگە بەدخۆراکی باسکی بەدخۆراکی لە وڵاتی ئێمە شکر نییە ینی بەدخۆراکی کە لە وڵاتی وەکو مەسەن لە وڵات ئەفریقیانەیەکەوە ڤیتامینی ئەی بەی شێوازنی ئەوانە کاریگەریە بەس بە شێوازی گشتی بڵین شێوازی خواردنمان چی ئەخۆین و چی ناخۆین کاریگەری نییە لە سەروی کراوە چاومان کزە بنەخێ. دکتۆر پرسیارێکە تۆ بەڕاستی کەمێک گووردە ئەمەوێ بۆت بخوێنمەوە ئەڵێ نەشتەگەری ئاوی سپیم کردووە وەڵێ عەدەسەی ترایفۆکەڵ بۆ دانراوە لەم عەدەسەی کە بۆی دانراوە ئەڵێ ئێستا نزیک باش نابینم لە نزیکەوە شتەکان باش نابێنێت. اینجا خۆی کە نەشتەرگەری ئاوی سپێکی دوو جۆر عەدەسە هەیە بە شێوای گشتی عەدەسەی مۆنۆفۆکەڵ یان عەدەسەی تاک کە لە دوورەوە باشە بین لە نزیکەوە عینەکە پێویستە. عەدەسەی ترایفۆکەڵ خۆی وا دروست کراوە کە دوور و نزیک ببینی هەردووچی بەڵێ بەڵام ئەمەش یان قسە هەڵەگرێت جاری وا بە پێ قیاسی عەدەسەکە یان جاری وا بە پێ ئەوەی کەوا کێشەیەکی تر هەیە یان نییە لەوانەیە زۆر باش نەبێ نزیک بینەکە ئەوە بێ مەسەلەن بکرێتەوە بزانین قیاساتی هینەکە چۆن دەچۆ دوای عەمەلیاتەکە شتێکی واردە ئەگەر ئەوەش ڕووبانی. باشە هەندە پرسیاری تر هاتووە بەڵام دواتر ئەچینە سەریان چارەسەری زۆر بنەڕەتی هەیە بۆ چاوکزی لە تەمەنی گەنجە؟ خۆی ئێمە چاوکزی کە باسی چاوکزی نەخۆشی ناکەنی سەومان باس ماکوتمان کە تۆ نەخۆشی و هەبێ ئاوی سپیتێ ئەوە ئاوەسپێکە نەشتەرگەریوانە کێشەی شەکری چاوتەیە لەوانەیە هەندێک چارەسەرەکانەوەکو دەرزی و نازانم ناچینە وردەکارەکان زۆرمان پێچێ بەزەگە بینێت سەر چاوکزی لە بریکەوە تۆ پێویستە بە عینەکە لە مناڵە ئەوە دەستکاری ناکرێ لەیزەر و شتانەیان بۆ ناکرێت کە خەڵک پێڵێن لەیزکیان پیارکەم کە بۆی عینەک فرێبەی لە پێش 10 ساڵەوە ناکرێ لە بەرۆگە تۆ مناڵێکە هەبێت تەمەنی لە 10 ساڵی و پێوزانیەوە چاوی ناقص 2 چاوی ناقص 3 وانە عینەیەک بۆ داناوە تۆ 6 مانگ جارە ساڵی جارە پشکینەکەی بۆی بزانیم دەرەجێ زیای کردووە یان وەکو خۆی ماوەتەوە بەس بۆ ئەوەیەکی بۆی کە بزانین عینەکەی مەزبوط یان مەزبوط نیەن تا نەگەیتە 18 ساڵ بەرەوسەرەوە بیر لەوە ناکەینەوە کە مەسەلەن بۆ یەم عینەکە فرێبین لەیزکێک یان لەیزەرێکەوە خەڵک ئەو ناوانی بیستووە بۆ ڕاستکردنەوەی بینەکە بکە لەبەرۆ لە تەمەنی مناڵیە چاوکزی عینەک دەستکاری ناکرێنەخە لە عینەکە لە تەمەنی دوای 18 لە 18 بە دواوەترەوە قساڵەگرێ مەسەلەن تۆ ئەگەر چاوت
لە 18 لە 20 بە دواوە ئەگەر مەسەرەن چاوەکە لە ڕێژەیەک ئاوەستا بێ فحسی لێنە بۆ نەخۆشەکەکەی هیچ نەخۆشیەک نەبێت کەوا ڕێگری هەبێت لە کردنی لەیزەر یان پیارکەی ئەو وەختە توانین لەیزەر بکە یان چاندنی هاوێنەوەکی بەپێی جۆری چاوەکە. پرسیارەکە تۆڵێ نەشتەرگەری ئاوی سپی بۆ کراوە بەڵام چاوی باش هەڵ نایەت پێیان تۆ بێ بۆ تۆکس بکات شتی وایە؟ بۆ تۆکس بۆ هەڵان نامەسەن تۆ لەوانەیە کێشەیە لە پێڵووی چاو تا هەبێ بۆ نمونە بۆی کەوا چاو باش هەڵ نایە ئەو ماسوولکەی پێڵووی چاو تۆزە شل بوو بێتەوە ئەکرێ کێشەیەگە بێتەوە بڵین یان هەندێ جوانکاری لە پێڵەکانی چاوا کرێیانە کێشەکە لە برۆیە بێ مەسەن چاویدا بەزی بێ ئەکرێ شت هەیە کرێ بۆ چارەسەر بۆ ئەوە بڵێ. باش پرسیارێکترڵێ پەڵەی ڕەش ئەبینم لە کاتی خوێندنەوەیە لەسەر پەڕی سپی. بەڵێ ئەوە بە کوردی ویسمان ناوێکی بۆ بدۆزینەوە پێڵی مێشە درۆینە مێشە درۆینە ئەگە مێشە درۆینەی پێ بڵیان بەڵی سپی حاڵەتێکی زۆر باوە پێوتر خڵتەی شلەی چاو ینی زۆربەی کات ئەکرێت لە گەنجە لە پیرە هەبێ خڵتەی شلەی چاو یان خەست بوونەوەی شلەی چاوی پێوتریا حاڵەتێکی ئاساییە حاڵەتێکی ئاسایە بۆ زۆربەی کات ئاسایە مەسن تۆ پەڵێ دوانسیانە هەبێت و چەند ساڵێکە هەت و گۆڕانکاری هیچ ڕووینەوە هیچ گۆڕانکاری بەسەر ناتوە هیچ دەستکاریەکی ناوێ و هیچ دەستکاری پێویست ناکە پشکنینیش بەڵام ئەگەر لە پڕا پەڵەیەکی گەورە هاتە سەر چاوت مێشە درۆینەیەکی زۆر هاتە سەر چاوت باشترا پێشکرینە بکەی بۆ سێریکی شەبەک و شتکی بەڵام ئەگەر وەکو خۆی ما و بێتەوە چەند ساڵێک و هیچ کێشێکی بۆ دروست نەکەبێت پشکنیشی ناکە. ئەڵێ من لەیزەرم کردو بۆ چاوم چاوی تەمەڵ بۆ بێگومان ئەڵێ ئێستا خراپتر بووە شتی وا هەیە ینی ئەوە خراپتر بووە تۆ ئەگەر یاخودەوە تەسەوراتی خۆی تەسەورات خۆی چاوی تەمەڵ ئەگەر چاو زۆر تەمەڵ بە لەیزەری بۆ ناکەین زۆر تەمەڵ بێ بۆی ناکرێت نا مەسەن چونکە تەمەڵی بە لەیزەر باش نابێت بەڵام ئەگەر چاوی کز بوو بێت تەنها کز بوو بێت و لەیزەری بۆ بکەی مەفروضە بەرەو باشی بڕوا چاوەکە ئەگەر تەمەڵی لەگەڵانەیە بەس تەمەڵی ئەگەر هەیە و تەمەڵی زۆر جامە لەیزەر بۆ تەمەڵی ناکەین زۆربەی کات ناکەین چونکە ئەگەر چاوی زۆر تەمەڵ بێ سوودی نییە سوودی نییە نەخێر. باشە کەسێک بگومان دیارە کارەکەی وایە ئەڵێ لە حیم ئەەکەم بەڵام شەوان خەوم نییە ئازارم هەیە ئەخت ئەوە تۆ گەر مەسەرەن چاوەکەی پارێزگاری بەکاربێنی شێ حاڵتە نابیت تەنها ئەوەیە چاوکی پارێزگاری بەکارین زۆربەی ئەوانەیەوە کێشیان هەیە لەگەڵ هینا چاوکی پارێزگاری بەکارنایەنن لە کاتی لە حیمە وەختە گلێ ناڕوشێنێ ئەو لە حیمکردنا لەبەرەوە گە تۆ چارکی پارێزگاری بەکاربێنی کێشە و نابێت. باشە دکتۆر پرسیارێکتر هاتووە کە بێگومان پرسیارێکی باویشاڵە چاوم کزە بەڵام چاویلکە بەکارنایەنم خۆی ئێمە مناڵ و گەورە جیاکەینەوە لە بەکارنای چاوکە لە بداتی بەرنامەکەوتمانەگەر تۆ مناڵ بیت و چاکە بۆ بنووسێ بێ لە چاویکی بۆی چاو تەمەڵ نەبێ لە گەورەیە لێرا و قسە هەڵەگرێ مەسەلەن چارکە بەکاربێنیان بەکارنێنی خۆی زۆر جا خەڵکەڵێکە چارکە بەکاربێنم بۆ ئەوەی زیاتر کز نەبێ ئەم علمیە نەمە ڕاز نییە زانستین زۆر علاقی زیاتر کەسبوونەوە نیە لە گەورەیە باسەکەم لە مناڵە باز ناکەم بە شتەکە ڕوون بێ لە گەورەیە تۆ بۆچی چارکە بەکارێنی بۆی شتەکان ڕوون ببینی بۆی مەسەرەن تووشی سەرێشە نەبی بۆی تووشی چاوێشە نەبی بەڵام ئەگەر بەکاریشی نیە تۆ هەستەکی کێشەم نییە و ئەوە نەکز نییە و ئیشەکەم ئەڕوا زۆر کێشە نییە کاتە ئەتوانێت بەکارێنێنێ ئەتوانێت بەکارینێنێ ئەگەر مەسەرەن سایق نەبێت و بڵێ وڵات سایق یان سیاقەت کات و شتەکان خراپ بینێ بۆی نەسیحەتی خراپی خەڵک نەکەین بەس تۆ بۆ نمونە یعنی فەرمانبەرێکی ئیشەکانی خۆت ئەڕوا کێشەیەکی واد نییە لەگەڵ کزەکە حەز ناکەی چارکە بەکاربێنی زۆر کێشە نییە ئەوە نەخێر. باشە دکتۆر بۆچی هەندێک جار کە ئەگەر هۆکارەکەش بۆ ماوەی بێت چاوێک لە چاوێشتر زیاتر زووتر دابەزێت ئەمە شتێکی زۆر دیاریکراو هەیە تا ئێستا لە ڕووی زانستیەوە ئەگەر نەخۆشی نەبێ مەسەلەن نەخۆشی نەبێ زۆر جا کە چاو زیاتر لە چاو زیاتر دابەزێت بێ بەدوای کرد نەخۆشییا بگەڕین بەڵام کارژێن هۆکاری بۆ ماوەی مەسەلەن ئەکرێت چاوێ لە چاوە کەس بێ ئەکرێت قەبارەی چاوە بە شێوێ بێ خەباری چاوەکەی تر بە شێوەیەکی تر بێ ئەنجا زۆر پرسیارەکە زۆر بەکارهێنانی ئامێرەکان تەسیری هەیە لەسەر چاوکزی تەسەوورەکەین لە کاتی تەمەنی گەشەکردنا لە گەنجێتی و مناڵیە زۆر بەکارهێنانی یان بەکارهێنانی شل لە نزیکەوە تەسیریە بێ لەسەر زیات بوونی چاوکزی. باشە کۆتا پرسیار بەداخەوە پرسیاری زۆر هاتووە بەڵام فریان ناکەوین چۆن ئێستا بینەرانمان بزانن چاویان کزە؟ والله هێزانی چۆنە تۆ مەسەن خەڵک خۆی هەستی پێکە بەڵام هەستکردنەکە چۆنە تۆ بێت چاوێک کە سەیری شتێکی بڵین شتێدانێ لە دووری چەند مەترێکەوە بە یەک چاو سیرکە نەک بە هەردوو چاو چونکە تۆکرێ چاوێکی باش بێ ئەوی تر خراپ بێ کە بەردوو چاو سیرەکەی هەست بە کێشەکە ناکەی بەس ئەگەر توێ بە تەقریبی بزانی
علامەتی دانێ لە دووری چەند مەترێکەوە شتێ دانێ وەکو بیکە بە نیشانە یەک چاو چاوێکی داخە سێرگە چاوکی داخسێکە بزانە هەردووکیان وەکو یەک وایە باشە خراپە لێڵە ئەشتانی مەسەن بەراوردی خۆکی لەگەڵێکی تراکەوە خزمێکتە کەسێکتەنینە بڵێرە تۆ چۆنەوە بینی تۆ چۆنەوە بینی مەسەرەن تۆ لە دووری ئەوەنەوە ئەو شتە بۆ خوێنرێتەوە ئەو یعنی وەکو تقریبیان باشترین پشکنینە کە لە ماڵەوە بکرێ بێگومانە ئەشکرێ بچن و پشکنینی وەرت سپاس بۆ بەڕێزە دکتۆر سپاس بۆ زانیارە وردانە ومێ دەکەین چاوی هەموو لایەکتان ساخ و سەلامت بێ